ئێوە خۆتان ئەزانن ئێمە زۆر دەمێکە داوامان لە هێزە ئەمنیەکانی عێراق و سوپای عێراق کردووە کە ئەو فەراغە ئەمنی کە لە ناوچەکە هەیە پڕ بکرێتەوە و بەداخەوە تا ئێستا نەمانتوانیوە ئەو هەماهەنگیە دروستکەین کە ئەمەش دەرفەتێکی ئاڵتونی بۆ هێزی تیرۆریستی داعش دروست کردووە کە بە ئارزوی خۆیان لەو ناوچانەی کە بۆشاییشی فراوانە لە بینی ئێمە و سوپای عێراقا خۆیان ڕێخستۆتەوانێ بە هێزەوە ئەگەڕێن سەرانە لە خەڵقە سەنن محکەمەیان هەیە سزای خەڵقیان پارە کۆئەکەنەوە دڵنیام لە ئایندەیە توانین ئەو خەلەلە هەم لەگەڵ هاوپەیمانان هەم لەگەڵ هێزی عێراقی چارەسەر بکەین. هیچ کەم و کۆڕێ یان درز و کەلە بێگرنەوەن هاوکاری محور و محورەکانە نییە تەباین زۆر لەگەڵ ئاسایش لەگەڵ پۆلیس لەگەڵ ئیدارەی ناوچەکەەوە وەزارەتی پێشمەرگە ڕاستەوخۆ سەرکردایەتی سەربازی هەموو محورەکانەکەەوە تەوجیانەکەەوە تەمیلشانەکات.